بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە سڵاو ئێوارەتان باش. زۆر خۆشحاڵم بۆ جارێکی تر لە بەرنامەی ڕاستەوخۆی ڕاوێژ بووم بە میوانی ماڵەکانتان. ئازیزان، هەروە کە ئاگادارن بەرنامەی ڕاستەوخۆی ڕاوێژ جگە لە تەلەڤیزیۆنی کۆمەڵە لە فەیسبووکی کۆمەڵە میدیا نێتوۆرک و هەروەها TV کۆمەڵە داتکامیش بڵاوە بێتەوە. زۆر خۆشحاڵە بین کە لە ڕێگەی مەسنجێرۆ ڕێخنەوە پێشنیار و نەزەراتی خۆتان لەگەڵ ئێمە و بینەرانی عزیزمان بەحس بکەن. هەروە کە ئاگادارن سەراسەری ئێران و کوردستان ئێمە ڕۆژانە شاهیدی مانگرتن، ناڕەزایەتی و کۆبوونەوەی کرێکاران و خەڵکی هەژار و فەقیر و بەعام مۆزدەگیرانی لەوانە معلمان، بازنشستگان، ماڵباختگان و هەروەها لەم مانگەیچە کەسەبە و بازاریان کە هاتنە ناو ڕێزی مانگرتنەکان. خەڵکی ئێران هەن لە شەرایەتێکی زۆر نالەبارە، چ بە لەحازی ئیجتیماعی و چ بە لەحازی ئابووریدا. خەڵکی ئێران لەمە زیاتر ناتوانن ئەم وەزعیەتە قبول بکەن و کۆماری ئیسلامیش نەدەتوانێت و نە مایلەکە کێشە و گرفتی خەڵکی هەژار و فەقیر و تەبەقەی کرێکار حل بکات و دیارەکە ئێران ڕوو بە شۆڕشەچێت و لەم ماوانەدا ئەم بەحسە زۆر داغەکە جێنشین یا ئەو دۆڵەتە کە جێگەری کۆماری ئیسلامیە بێت کیەوە ئەبێ چۆن بێت. بە تایبەتەم مەسئلە بۆ هێزە زەلهێزەکان لەوانە ئەمریکا زۆر مهمە و هەروەها کە خۆشتان ئاگادارن لە 2 هەفتەی ڕابردووە خامنەئی لە 2 سۆخەنرانی ئێشارەی کردووە بە بەدیل یا جێنشین لەسەر ئەم قسە و بەحسە لەسەر وەزعیەتی ئێستای ئێران و داهاتووی ئێران. ئەمڕۆ میوانداری هاوڕێ خۆشەویستم هاوڕێ وریا نازری ئەندامی کۆمیتەی ناوەندی کۆمەڵێ. هاوڕێ وریا، زۆر خۆشحاڵم کە لە بەرنامەی ڕاوێژ میوانداری ئێوەم زۆر زۆر بەخێر بێن. سپاس بۆ ئێوە بۆ هاوکارانتان و بۆ بینەرانی عزیز. هاوڕێ وریا، من سەرەتا پێم خۆشە کە لە وەزعیەتی ئێستای ئێران بۆمان بەحس بکەن بە لەحازی سیاسی و ئابووری ئێران و خەڵکی ئێران لە چ ئاستێکدان. بە لەحازی ئابووری هەموو کارشناسانی خۆشیان ئێژن کە مدام ئەو شۆنگەلە کە کاریان نەکرد و بەرهەمیان بوو ئەوانە تەحتێڵە بن، ئەوانەی خەدەماتیاندا تەحتێڵە بن و بێکاری فرەترە بێتەوە. ئەوە لەبارە ئابووریەوە تەنها شتێکە پشتیانی گرتووە نەفتە. نەفتی ئەوەیە کە لە فرسەتێکا زیاتر ئەژێ بێ قسە بکەین کە ئەمریکا ئیجازە داوت نەفت زیاتر بفرۆشن. یەکێکی ئەوەیە کە باڵگەلێکان ناو جمهوری ئیسلامیە قەڵگەلێکیان بە ئەمریکا داوە کە کارێ بکەن لە تەک ئستراتژی ئەمریکا لە خاوەرمیانە و لەگەڵ ئیسرائیلە و لەگەڵ عەرەبستانە کەشمەکەش و دوشمەنی شتەکان کەمەوکەن و بیگەینە سفر حتا کومەکیش بکەن. وا دیارە تەحلیلەکان وایژێ و نییە بێژم خەبەرێکی زۆر مشەخەص هەیە لەو بارە. بەنابەری نەفتیان هەیە، هێشتا نەفتیان هەیە و ئێفرۆشن و ئەم حکوومەتە سەرە ڕۆگەلیچە مەعموڵەن وەختێ پوڵیان بۆ تێیتر پوڵیان بۆ تێ بە جۆرێ خەرجەکەن. ئەمە پرسیار ئەسڵی ئەوەیە ئاوا کردە حکوومەتکەی، ئەوە کردە دەسەڵاتدار بێت، ئەوە کردە جامای کە دارە بکەی وەختێ خەڵکت لەگەڵ نییە. دەیان ملیۆن کەس بە ئەوەیە کە بڕیت ئارەزوومەندی ئەوەن وە پڕن لە تووڕێی لە دژی تۆ، لە دژی خامنەیی، لە دژی سپای پاسداران، لە دژی هەموو ئەرکانەکانی قودرەتی جمهوری ئیسلامی یاریکیانە بڕۆنەمانە. چونکە 43 ساڵە هەر بە کوشتن و هەر بە بڕین و هەر بە شکەنجە و هەر بە تەحمیلی برسێتی و هەر بە تەحمیلی چەوسانەوەی قوڵتر و هەر بە پاماڵکردنی حەقی ژن، حەقی کرێکار، حەقی میلەتان حکوومەتی کردووە. بەدەیان هەزار کەسی لەبێن بردووە. ئیسا و کەسگەلیای خۆی مستەقیم لە زیندانە بووگە بەعیس ئەوەی یەکیان لەدەست بدەن وەکو کەسانی سیاسی، کەسانی ئێمە مەسەڵەن. یا لە شەڕی ئێران و عێراق 700,000 نەفەری
داگە کوشتا ئەم 700,000 نەفەرە 35,000 مناڵ بووگن ئەم خانەوادەگەلە ژمارەی کەمیان بووگن بە ساحە و قودرەت و پوڵ و بازرگانی و تجارەت وشتا باقییان مەحرومن پڕن لە خەشم لەم ئەوانیش ئێمەش کە پڕین لە خەشم ئەم حکوومەتە متەکی بوو بە ئیسلامی سیاسی ئەسڵ لە دنیا زەربەی خواردووە بەنابەرین لە ئێرانە ئێمە زۆر ڕۆشنێ بینین ئیسلامی سیاسی وەزعەتێکی ڕوبە زعفی بووگە خامنەی کەسێکە کە چەندین ئەخیرەن چەندین جار خۆی ئیشارەت کرد بە دووت خۆنمانیەکەی بەڵام پێشەوە دوای ئەوە لاریجانیوانیان بۆ انتخاباتی ڕیاسەت جمهوری قبول نەکرد و ئەو هات وتی ئەوە عادڵانە نییە و ئەوە منسفانە نییە ومانە هێنی چی پێژن ئەوەی کە نگاهبان چاوەڕای نگاهبان ئەوەی کە انتخابات و شتەی نەکە کەسەکان ڕەدەکات و کەسەکان قبولەکە جواویان نەداوە ئەوانە گشتی معنیدارن سپا بووگە بە قودرەت ئەسڵی ئەلعانیشە خۆنانیگە لە چۆنەکە سێرە تلویزیۆنا لە اختیار خۆیان یانە مستەقیمەنا لەژێر ڕەهبەری خۆیان لە تلویزیۆن انتقادی لیان کرد فۆرەن ڕئیسی تلویزیۆن ناگوتی ئیشتباک بووگە و غەفڵەت بووگە و تۆمان غەفڵەت نینەوانە جوابی وەک جاران نادەنەوە بەڵام یەک نوکتە من حەزەکەم لێرە باسی کەم بۆ بینەرانەوەسە لە ناو سوپای پاسانە دوو باڵ هەیە بە عومدا بڕکە بڕکەن بەڵام دوو باڵی عومدەتیایە باڵێکی ئەم سەرکوت و بڕین و دڕین و ئەوانەیە ئەسڵیە و زدیەتە ئەمریکا و زدیەتە غەربە و ئەمانە کاملەی لەو جنسەسە بەڵام باڵێکی بە معنی بورژوایی کەلیمە بۆ سەرمایەداریەران عەقڵترە وەسەن نمونەیەک ئەو باڵای کە جەماعەت خامنەین و جەماعەت ئەو بەشەی سەلامین و هەر بکشە بوو لە پارکێک کاتەک بوکسۆرێکە ئەوێتە قسەیان لەسەر ژنەکە لەسەر هاوسەری بوکسۆرەکە لەو دوای بوکسۆرەکە مەعەزەرەتە خوازێ لەو کەسە نەتەنە جوای ناتوانێت تۆ ڕوودار وگەوت تەقا دەرتێری تەقا لەولاو ئەو باڵەکەیتر لە کاناڵی شەرقەوە کە نەشیەی هەر باڵێکە لە ناسپا هات ئفشای کرد کەشمەکەش لە بانە و هەر لەو وەختەوە کە ڕئیسی هاتەموو کەس وتی وەحدەت بووگە و یەک دەستی بووگە و ئەوانە لە تەک قاڵی بافە ڕئیس مەجلسا بوو بە کەشمەکەش ئەلعانیش تایبیان نابەرگە تایب یەکێ لە بێڕەحمترین و کەسیفترین و هینترینە وەڵام قودرەتە لەناو ئەو بێڕەحمگەلا لایەن بێت بەبوونەوە بە مجتەبا و نزیکە دێوە بە مجتەبا و نزیکانێ بە خامنەی نزیکە ئەو باڵە یا من باسیەکەم کەمێ منطقیترە تەرەفداریەوە تێ اقتصاد بخەنە ڕێگا تەکە ئەمریکایی بکەن بۆشە رووسیا و چین ئەو نیرووە نین پشتیان پێ ببەستن و ئەمریکا مەڵا دەموو دەستگای ئاخوند زۆر گرانە ئەڵێن ئەم دەموو دەستگا زۆر گرانەمان داناوە لە حاڵێکە خدمەتێ ناکەن بە ئێمە بەڵکە بەرعکس تووڕێیمان بۆ تێرن چینەمان بۆ دروستەکەن بەنابەرین ئەم وەضعیەتە ئاواسە کە لەبار ئابووریە و ڕووبە ڕۆخانن لەبار مەشروعیەتی ئیسلام و نەماواسن بنیامێکە کەسکە لێ تێ بۆ کشوەرگەل دەورووە ئێران ئەزانێ ئەمانە هێشتا هینی ئیسلامیان نەخواردووە هێشتا تیری ئیسلامیان نەخواردووە هێشتا ئیسلام چزی لیان نەداوە وەلی چۆن ئێرانیەکان چزەکان کامڵەن دیارەمانە سکولارترن تا ئەم مردمە هاوڕێ وریا ئەمە نیشانەیە وەسەکە ڕژیم لە دەرونی چا ئاشفتەیەوە شیرازەی هەڵچووە ئەو شیرازەکە بۆ حیفزی خۆی و کولیەتی خۆی ماوە و شیرازە نەماوە بەڵام ئەمە سوالێکە کە چۆن بوو بازاریان و کەسەبە بۆ سەرکارهاتنی خودی ئەم ڕژیمە پولهایان خەرج کرد و ئەوان بوون بە پشتیوانی خۆمێنی و ئێمە ئێستای بینین کە خودی بازاریان و خودی کەسەبە بەرعەلەی ئەم ڕژیمە هەڵساون و بینیمان کە لە یەک هەفتەی ڕابردووە کە چۆن بازارەکانیان دووە دوکانەکانیان داخرا دلیلی ئەمە چییە؟
جمهوری ئیسلامی بە سیاسەتگەرێکە گرتگیە بەر توش تەناقوزە مدام لە ناو بازاڕیەکانە ئیمکانی داو بە جەماعەتێک کە لە دولاری هەردان ئستفادە بکەن قاچاق بکەن جنس وارد بکەن لە خارجەوە گومرێک نەدان ئەوانە بەڵام بۆ جەماعەتێکی فرەتر کە ئەلعان ئەم جەماعەتە ئەو بەشەن کە کەوان سەرمایەداری ناو بازاڕ نین ئەو بەشەن کە بە زۆر ژیانی خۆیان نەگوزەرن لەم هەژاری و شتێ ناو ئێرانە ئەمانە نیشانەیە وەسە کە ئەو ڕژیمەیان ئیتر پێ مناسب نییە ئەوە بە درستی تۆ باسیەکەی جمهوری ئیسلامی بازاڕی و بورژوازی مدرن ئێران بە یەکە و لە دژی چەپەکان یەکیان گرت ئەو جەماعەتەی مەردمی مەسەبی کە من پێیان هێژم ئەس خود بیگانە لیا لە خۆ نامۆ ئەوانچە پشتیبانیان کرد وەلێ ئەوەی کە نەهایەتەن بڕیە بۆیان ئەمریکا بوو ئەرتشی تاقاڵیاندا ئەم بازاڕیگەلە چووگن ئیسە ئەو قسەی تۆ منم ئیمکانمە پێبات حکوومەتێک چییە حکوومەتێ بێ لەسەر پایەگەلێ بێ خودی حکوومەتەکە قوەی مجیە قوەی قەزاییە قوەی مقننە ئەرتەشی دەمودەستگای ئامودشی دەمودەستگای ئیدئۆلۆژیکی مردم ئەم پایە مردمیە نەماوە ئەو سەڵیان لە ژێرتووە چوار پایەیە جارێ دوانی نەماوە لەسەر دوانیش ناتانی تاماوە هادانشی دوانەکەی کە ماوە سپاس و خامنەی ئەو ئەهەمیەتیە نەماوە قەشەنگ هەموو شتێ نیشانەدا بابا گیان ئەم جامعە دیکتاتوریکی هارە دانێک ڕوونامەیان ناوێرێ کەلیمەیەکی عەوەدی بێژێ خامنەیە دوتی هینە ڕەتانەکانیش ڕەتیان خرا یعنی دەستوری دا بۆ دیکتاتوریکی شەدیدتر جوابن نادەنە جواب سانسورەکان نادەنەوە جواب ئێدارەکان نادەنەوە ئەو دوو پایەیچە ئاوایە پیادکە کە وتم لە ناو سپاوە چۆنە وانە بەنابەرین حکوومەتی جمهوری ئیسلامی ئەسڵیترین نقطە ضعفی ئەمەسە کرێکار و زەحمەتکێش مردمی ئازادی خواست مردمی سکولار مسممن لەکۆڵیان بکەنەوە مسممن منتەها فعلا لە منطقی ئەوە استفاداکەن کە لە مطالباتەوە بەیەچن ئەلبەتە تۆ هەر کام لە بەیانیەکانی جنبش کارگەری تواشا بکەی لە گۆشەیەکە و بە جۆرێک وەکتی حمڵاکە بە سەرمایەداری لەواقع حمڵاکە بمانە و ئێژەی نابێ بمێن لەمانە یعنی ڕۆشتنە ئەوە ئەمما فعلا فرەتر دەستمزددا فرەتر ئەو منطقەی ئازاد وشتە نەمێنێ پەیمانکار نەمێنێ قەراردادەکانیان ڕاستەوخۆ بێ ئیمەنی مەحیتی کار دروست بێت بازاڕیەکانیش ماڵیاتەکان بشکێت ئەو دلار و ئەوانێکە لە نەفتەیتر فقط نێدەن بە جەماعەتێ بە شەوانی بزەن یعنی مەسە فعلا متاڵباتیە ئەمما تۆ بە درستی ئشارەت کرد کە ئێران بەرەو ئەوە ئاچێت کە فەداکی شۆڕش و انقلابی تیا بخێتەوە هاوڕێوریا ئەمە ئێمە ڕوو بە شۆڕشەچین ئەوەی کە ئەی نییە ئەوە نیشانەدا کە خەڵک ئەم وەزئەیە قبول نییە و تەبەقای حاکمیشی شتاغیرێ ناتوانن لەوە دروست بکەن و ئەمە ئێمە بەرەو شۆڕشە بە بۆ لەم ماوە بەدیل و ئەوەی کە کێ بێت بە جانشینی کۆماری ئیسلامی بووە بە بەحسێکی مهم بەتایبەت بۆ ئەمریکا و حتا خودی خامنەیش لە دوو سخنڕانی پێشوویە ئیشارەیەکم کرد بەحسی کردووە ئەمە مهمی ئەم بەدیل و بەدیل سازیە چییە؟ بەدیل سازی تەنها بۆ ئەمریکا مهم نییە بۆ مردمیش تەبعاً مهمە وانە زۆر زۆر مهمە کە کێ تێتە سەرکە حکوومەتی مەسەبی ئەنگارێک نییە حکوومەتی یانە ڕۆشنە ئێمە کۆمۆنیستین ئێمە سۆسیالیستین ئێمە حکوومەتێکمان گەرەکە چاوسانەمە نوێنێ فڵان ئیسە جارێ ئەوانش حکوومەتێکی سکولار بێت بەنابەرین ئەوە بۆ مردم بۆ ئەمریکا بە باوەڕی منە بێ دقەتی بکەین لە بەرخوردی ئەمریکا وەکو سەرۆکی هەموو وڵاتانی غەربی دڵهێز ئەوی چەوەیەکە ئێران انقلابێکی چەپی تیا بوو ئەو انقلابە چەپە تحلیل ئەو دەورەی ئەمریکا ئەوانە سەبعانەوە بوو کە ممکنە بەرەو شەورەی بچێ لێ واقعاً زدی شەورەویەکانیچ چۆنە ئەم پێ ئەویش ئەمپریالیستیە سۆسیال ئەمپریالیستە بەڵام ئەوان ترسیان لەوە بوو
باشە ئەم هەموو کەسیانە ئەعدام کرد ئەم هەموو سەرکوتیانە کرد شەڕ ئێران عێراقیان خستە ڕێگە بەبوونەوە ئەمان سەرکوتکەن 100 ملیارد دلار زەربەیان داگە لە مردم و 700,000 نەفەر کوشتە و ئەمان سەرکوتکەن دێ واقعاً الآن تواشاکە هەر کە دەمەکاتەوە بەنەوەی وەک کۆمۆنیست و چەپ و سۆسیالیست تاکە ئەم بۆنەوە قەویە ئەوە وەک تێعداد هێشتا سازمانیان نییە هێشتا ڕەهبەریان نییە من ئەوە بێژم کە ئەمریکا یەکێ لەو مجەڕەبترین دەوڵەتگەلم پریاریستیە و ئینگلیس بەتایبەت ساڵیانی ساڵ بە قەڕنها مردمی سەرکوت کردگە استعماری کردگە شتی خوارگە غارەتی کردگە ئەوانە تەجروبەیانە ئەزانن جمهوری ئیسلامی ئەگەر بڕۆخێ ئەم چەپە خەتەری گەورەت و خەتەری جمهوری ئەوەی کە خەتەری چەپ بۆ ئەوان لە ئێرانە تەنا ئێرە نییە خۆ وڵاتانی خەلیجی فارس یا کەنداو ئەوانەکەی ئەمێنە نەگەر لە ئێرانە حکوومەتێکی انقلابی و چەپ بێتە سەرکار لوە تواو خاوەرمیانە گۆڕێ ئەگەر حتا من نێژم تاتیرەکاتە ئوروپا بەم بۆنەوە من قسەم ئەوەیەکە هەم هۆشیانە بە جمهوری ئیسلامیە و پشتیان گرتووە هەم گەرەێکیانە و یەواشیوا لە ناوە بێگۆڕێن بەم بۆنەوە خودی ئەمریکا هێشتا بەدیلی کەسکەلەی وەک سەڵتەنەت تەڵەب و ئەم شتکەلە نین چۆنەوانە بەرەندازن بە قەڵ مەشهور گەرێکیانە حکوومەت نەمێنێ ئەم گەرێکی حکوومەت بمێنێ بەڵام لە ناوەوە زۆرێک بورژوان کە ئەوانەیە کە بەتایبەت لە ناو ئیسلاح تەڵەبانی حکوومەتی هەن کەمانە پرۆغەر بن لە ناو سپا هەن لە ناو ئیسلاح تەڵەبانە هەن لە ناو ئەوانەیە کە بە جمهوری خۆیان بە جمهوری خوا هەناسنەوەمانە هەن گەرەێکی ئەمانە یەواش یەواش خامنەی وشتە بکەن بە هیچ کارە بەڵام وەک سمبولێ بمێنێ ئەمما بافتی حکوومەتەکەیان منتەقێکی سەرمایه‌داری بەسەردا بێ بەڵام مشکڵەوەتە خودی ئەوانەی کە هێزن و ئەوانە منتەق سەرمایه‌داری وستا توش بۆ حرالێکی گەورەن کە خۆیان ناتان ئەنجامەوەکەن خەڵکیش پێم وانە بێەوە قبول بکە قدرەتە ئەبێ بزانانی قدرەت چۆنە بۆچە خەڵک جمهوری ئیسلامیان قبول جمهوری ئیسلامی ڕاستەوە خەڵک لە وەڵاو تەوهمیان پێ بوو کرێکار تەوهمی پێ بوو مردمی زەحمەتیر تەوهمی پێ بوو حتا بڕێ ڕووناکبێرانەوەە نییە ناو چریک فدایی وشتا بوون تەوهمیان پێ بوو لە خۆردادی 6 سا متەوەجێ بوونەوە حکوومەتە نیە گەرێکیان وگە درۆیە کردگات مدام خومینی بەڵام بە قدرەت بردی ئەرتەشی بوو دەمو دەستگای جاسووسی بوو ئەو دەمو دەستگای جاسووسی حتا شۆرەوی وەخت کومەکی کرد ئەمریکا کومەکی کرد حتا ژن ئیسرائیل کومەکی کردووە ئەمانەی بوو قدرەتە ئەگەر مردم شتێکیان گەرەک نییە تا قدرەتیان نەوێت نییە ئەو قدرەتیچە بێچوون و چرا لە نەزەر ئێمەوە حزبی کۆمۆنیستە لە نەزەر ئێمەوە حزبی کۆمۆنیستێکە کە خۆی بە حاکم نازانێ خۆی ڕاستە بۆ حکوومەتە کۆشێ وەڵام نەبەدەست بۆ خۆی حکوومەت ئەوە ئەو معنی ئەمە ڕۆشنکەینەوە بۆ مردم ئێمە کۆمۆنیستەکان تەرەفداری ئەوەی لە مارکس و تایسە قسەوە کراوە قدرەت بەدەست تەبەقەی کرێکار بەدەستێ استثمار سەرمایه‌داری بەدەست تەبەقەی کرێکار لەبێنەچێ بەنابەرین ئەوە بێ حاکم بێ بەنابەرین کاری ئێمە چییە کاری ئێمە سازماندانی مبارزاتی تەبەقەی کارگەرە بۆ ئەو هەدەفە ئەو سازماندانە ئەبێ ئێمە فروتەن کات لەبان سەرمەردمەوە بین ئێمە فروتەن کات نە سەکتاریست بین نە مەنافع خۆمان بقەینە بەر مەنافع تەبەقەی کارگەرەوە ئێمە بکات بە بەشێک کە بتوانین تەک نیرۆگەل تریشە خۆیان بە کۆمۆنیستەدانن خۆیان بە سۆسیالیستەدانن هاوکاریمان بێ ئەو کەسگەلە کە تەرەفداری ئەوەن جمهوری ئیسلامیش بڕێ ئێمە بە پێ ئوسوڵی خۆمان بە حیفزی استقلالی خۆمان بتوانین تەکەوانیشات تا ئەو حەدەکە لە دژی جمهوری ئیسلامین هاوکاریمان بێ ئێتلافمان بێ بەنابەرین ئێمە تەرەفداری حکوومەتی شۆرایین دەسەڵاتداری شەورایی و دەسەڵاتداری شەورایی نیرۆ ئەسلیەکەی بێت تەبەقەی کارگەر بێ کۆمونیستێک مەقبوڵەکە ئەو تەبەقە قبوڵی بێ وە کۆمونیستایەک مەقبوڵن کە ئەو تەبەقە قبوڵی بێ هێشتا بەدەست ناتکە لێرە بەڵێ هاوڕێ وریا لەلایەن هاوڕێیانەوە چ لە مەسێنجێر چ لە
واتساپۆ چەندانە پەیامان بۆ هاتووە گەر ئیجازە بن بیخوێنینەوە. لە مەسنجیرەوە هاوڕێ ئەحمەد سلەیمانی، هاوڕێ سەلاح کەماڵی و پێم وایە ئەگەر اشتبانەی خوێنمەوە هێژین جاف سڵاوی دەستخۆشییان نردووە و تەشەکوریان کردووە لە کۆمەڵە میدیا نێتوۆرک. لە ڕێگەی واتساپی چۆ پەیامێکمان بۆ هاتووە دەقی پەیامەکە خوێنمەوە. سڵاو سپاس بۆ بەرنامەکەتان. قەبلەن باس لە کێشەی نێوان باڵەکانی ڕژیم ئەکرا، بەڵام ئێستا باس لە کێشە و ناکۆکی لە نێو دام و دەستگای ڕژیم وەک سپای پاسداران دەکرێت. بۆ نمونە کێشە و ناکۆکی لە نێوان سوپا و ئەرتش، لە نێوان سەردارانی سوپا، نمونەی لابردنی حەسەن تای. هۆکاری سەرەکی ئەم ناکۆکیانە چییە؟ پرسیاریان کردووە. ئایا هەر ئەمە توانێت هۆکار بێت یا نیشانەی بێت بۆ ئەوەی بڵین کۆماری ئیسلامی لە ڕووخان نزیکە؟ سپاس هاوڕێتان دەریا لە سنە. زۆر سپاس هاوڕێ دەریا بۆ پەیامەکەت. قەتعەن کاوریا جوای پەیامەکەتانەداتەوە. پەیامێ تریشمان بۆ هاتووە. سلام، جمهوری اسلامی به سرنگونی نزدیک است. همه مردم ایران منتظر چنین روزی هستند. امیدوارم با کمترین قربانی به این روز برسیم. با تشکر از برنامه زیبای راویش. فریاد 24 از سنندج. زۆر سپاس هاوڕێ فەریادگیان، هیواداری نێمێژ بۆ هیواوە خەریکین مبارزەکەین. هاوڕێ وریاگیان پرسیارەکە هەرە و قسانە. بەڵێ پرسیارەکەم لە بیرە. ئەگەر بنەڕەتی بۆ بچین جمهوری ئیسلامی هەر لە ئەوڵەوە لەسەر دوو باڵاتە سەرکار. بۆچی وای لێت؟ ئەمە حکوومەتێک بوو لە ئێرانە دەوڵەتی بورژوایی نەگۆڕیە، دەوڵەتی بورژوایی بە معنی دەوڵەتی کە مارکسیستەکان باسیەکەن. لە حکوومەت پەهلەویەوە کە متەکی بوو بە ناسیۆنالیزم و ناسیۆنالیزمی تر قودرەتی نەمابوو، دریا بەدەست ئیسلامی سیاسیەوە. دەوڵەتەکە هەمان بوو، بەنابەرین ئەستثمار و ڕابطەی کاریگەر و سەرمایەدار و ئەوانە مطلقاً نەگۆڕیە. ئەمما چەپ چۆن خەوی بوو مەجبور بوون درۆ بکەن. خومینی وت ئێمە حکوومەتی کاخنشینان نین، حکوومەتی کاخنشینان نین، این کوخنشینان نین. لە حاڵێکە حکوومەتی کاخنشینان بوو لە ناو ئەم ڕژیما جەماعەتێ بابە کاخنشینی نێمە ئیرادی چیە کاخنشین جەماعەتیان نە کوخنشین. ئەم ئیرادە هەر لە بنەڕەتەوە هات لە ناو سوپای چاخۆی نیشاندا. هەمیشە بوو فریودانی مردم خۆیان بە زدی سەرمایە و سەرمایەداری نیشانداوە و ضدیەتەکەن تەک ئەمریکا بە چ معنەیە؟ ئەمەیانە بە عنوان ضدیەتەک سەرمایەداریە لە قەڵمدا، لە حاڵێکە ضدیەتیان تەک ئازادیگەلێکە کە ژن لەوێ بەدەستێناوە، کە مردم لێ بەدەستیان هێناوە، کە کرێکاران بەدەستیان هێناوە، کە اتحادیەکان خەریکن دوبارە ئەحیا بنەوە بەدەستیان هێناوە. دژایەتیان نییە تەک سیستم سەرمایەداری ئەمریکا، تەک سیستم بانگی ئەمریکا. مطلقاً ئەمانە تواو قواعدی سندوقی بینەملەلی پوڵ و بانگی جیهانیان ڕعایەت کردووە مدام. بەم بۆنەوە ئەم دووباڵە لە ناو سوپا هەمیشە بووگە. کێشەی بینی سوپا و ئەرتش ئەوە چ تێترە؟ ئەوە ئەگەڕمەوە بەوە پرسیاری کردووە من فعلا ناو خۆیانە بدانن سوپا چییە؟ سوپا نیرویکە خومینی بە پێ تەجروبەیەکە لە کشوەرگەل عەرەبیە لە بەعسیەکانە بوو و ئەوانشە تەجروبەی هیتلەر و نازیەکانیان بوو، گشتاپۆیکی دروست کرد بۆ ئێران. ئەم گشتاپۆە هەرگیز قودرەتی ئەرتەشی پێیان نەکرد. ئەرتەش نیرویکی تاریخی بۆ حفزی دەوڵەتی بورژواییە و نیروی ئەسڵی دژی ئێمە و دژی مردم و دژی کرێکار و دژی زەحمەتکێشتا هەر هەمان ئەرتەشە. بەڵام عەقیدەتی نین، عەقیدەتیەکانیان تەپانە سەرەوە وەلێنە بەدەنەکان عەقیدەتی هەر نەما. کوراوانیش عەقیدەتی نین. باوەڕ کرد هیچ ئەتقادێکی دانی چۆنە ڕەوایەت گەلێکەکەن لە ئیسلام. ئەم خودی حافظە لە وەختاوتی 72 ملەتن، ڕەوایەت گەلێکەکەن لە ئیسلام. کامەیان مسڵمانن؟ من شتێکە بۆ بگەڕمەوە، ئەم خانەوادەی عەرەب گەلەنیە بۆ مردم فریوبەن، ژنەکانیان لیباسی ئیسلامی لەبەرەکەن و ئەو بۆرقە و مۆرقە و ئەو شتێلا. سوار هەواپەیماوان بێن بۆ لەندەن، لە ناو هەواپەیما ئەڕۆن لە ناو دەچویەکان وەختی تێن دەڕۆن بە شتێتر هەموو ئەو لیباسگەریان نەگۆڕە، هەموو ئەو هینگەری ئەمانی شوانەوە مەگەر خانەوادەی قاڵیبافەوە تەیتر ئەو مشکلاتیانە بۆ دروستکردن.
فریودان بووگە بە عیسەمانەگەرنە باوەڕ کە بورژوازی ئێران باشترین زندگیەکەن لە شماڵی تاران و لە منتەقەکەن خۆش ئەو هەوای شیراز و ئەملاوەلا باشترین ژیان باشترین مەشروباتە خۆن باشترین ڕەقسەکان باش هەموو سێکس استفاداکان هەموو شتێ لەکوێ عەقیدەتی نین عەقیدەیان هاوردگە بۆ سەرکوت ئیسلام ێژێ بە شمشێر کافر بکوژە ئێمە بەعنوان کافر لە قەڵەمە دەن و دیندان و ئەملا ئەولا بەنابەرین جووا سوالی ئەم بینەرە عەزیزە ئەوە ساکە ئیسا کە مبارزە لە ناوە ئەمانیە مەجبور کردووە بەوە کە تەسلیم بگرن تاکەی زیندان تاکەی دەی زیندانی تە کەسێکە ڕێتێتە دەرەوەی مفتەخەرە قەویە بێتەوە لە ناو زیندانە ناوێرن وەک جاران یان پێ بکەن لە دەورەی لاجوەردیە بە دەیان کەسێ بەر هەر فۆریەدا دار و باخکەی چێبەری و تواشاکەن ئیسە ناوێرن تون قسە بکەن تەک زیندانیا خۆ بەنابەرین ئەم جۆرەشتکەلە لە ناو شکافێکی دروست کردە ئیسا حتا مطمئن بە بە تحلیل هێزم خەریک قسەن کایە کودەتا بکەین کودەتا نەکەین چۆن نەبێت چۆن نابێ ئەمانە شەقی کردووە مبارزەی مردم شەقیانی کردووە اعتراضاتی مردم شەقیانی کردووە ئەم هەژاریە دایان سەپاندووە بەسەر مردمە قابل تەحمل نیە ئاخر تاکەی مردم سفرەکان بکەنەوە نانیشی ئیتر خەریکە نانیش بەدەست نێ دانە پیاز بدەن دانە هیلکە ئەگەر گیریان بێ دانێت تەماتە ئەگەر گیریان مردمێ کە بەشێکیان هێشتا این دەورەیان قلابن بەشێکیان ئەم حکوومەتی پەهلەویە حکوومەتێکی پێڕیشە بوو بەڵام دەورەیەک ڕۆنەقی سەرمایەداری بوو لێرانە ئەمانە ئەوانیان نەدیوە بەنابەرین ئایسە بە نەزەر من فقط مبارزەی مردم و هەم ئەوەی کە مەشروعیەتیان لەدەستداوە ئەمانە بووگە باعیس شەق ئەبێت تەسلیم بگرن بەشێ فرێکیان حتمەن چەمەدانەکانیان ئامادە کردەوە دەرچوو بەڵێ هاوڕێ وریا هاوڕێ وریا سەنێئی سڵاو کاک وریا و هاوڕێکانی خۆشەویست سڵاو سەرچاو هاوڕێگیان سێ پرسیارێکم هەیە حەزبی فیزیکی سەرانی ڕێژیم بە ئێتلاعات بە سەفەرێ لاڕۆفە پوتین بە ئیران پێتان وان نییە ڕژیم خەریکە گۆڕانکاریەک لە نێو خۆیدا ئیجاد دەکات احتماڵی حەزبی خۆدی خامنەی بە دوای حەزبی تایب چۆن نەبینەنێەوە خامنەی حەسف ناکەن خامنەی خۆیان تایەرە هاوردیان نەکردیانە بە ئیمام خامنەی کەسێکە کارڕێتە ڕێگا لە پشتیە و جەماعەتێکیان دروست کردگە خاکی جێرپاکەی ماچەکەنەوە خۆیان دروستیان کردگە بەڵام بێ قودرەتیەکەن وە خەریکە من ئەو بوجە عەدیمگەلەکە ئێدەن بە مودەمو دەستگای ئیسلامی وشتە لە بینێوەن تواشا بکات ئەم مەڵاگەلە هاتکەن هەرچی قسەیان کردگە بووگە بە ئایز جۆک بۆیان گەرەکیان نیام جۆکگە لەبێ پوڵ بیت کومەکیان بکەیت لە سەرپاز ڕایانگریت جۆکیچە بۆ دروستکەن تەنەفریچە بۆ دروستکەن ئەواکەن بە نەزەر من خامنەی احتماڵان هەروەک ڕوخسارێک تێڵنەوە ئەمە مەسەڵەن هاتنی لاوڕۆ فوشتاەوە هەڵەگەڕێتەوە بەوەی کە جمهوری ئیسلامی وەختێکە تواشای کرد ئەو میدانە لە لیبرالیزم کە لە غەربا هەیە نوعێک ئازادی فەردی تێرێ نوعی ئازادی بۆ ژن تێرێ لیبرالیزم ئازادی فەردی تێرێ تەرەفداریەوە یانێ قسەکەیەوەکە سکارم نییە ئەچانێ عەمەڵیە بێ بە دەرەجاتێکیش مردم مبارزە ئەکەن ئەویش ناچارەوێ ئەمەڵیکە هەوڵیاندا وەک چین بکەن چین یەک دیکتاتۆری هاری سەرمایەدارانەس بە ناو کۆمۆنیزم و ئەو پەڕی وەزعیەتی اقتصادی باش بۆ بورژوازی ئەڵبەتی ئەویش خەریکە ڕوو بە کاهشەچێ وەلێ ئەو مردمیە هاورد بردە ناو معدەنەکان منفەجرە بوون بازە بەڕێ بازەیانی هێنان چت وە هەر نەوگە ئەمان گەریکیان بە ئەوە بکەن ئەم رووسیەش لە پاڵچین حەساب بکەین ئەمە خەتێکە ناوە بەڵام ئەم خەتە نایگرێ ئێران پرۆگەر بن بورژوازی ئێران بنەڕەتی تەرەفدار غەربە بە هەموو مناسباتەکەی لە زەمان ڕەداشا و شا و ئەمانە بگدان سەک غەربا بووگە بازارەکەی بانگەکەی پوڵەکەی ماڵیا لە ئەڵمانە خۆیان لێرە ماڵیا لە لەندەنە خۆیان لێرە
قاڵی بافی کرد لێرە قاڵی بافی کرد لە لەندەن وانە ئەوە نایگرێ بەڵام ئەمە احتماڵەن هەڵەگەڕێتەوە بە ئۆکراین و ئەوانە چونکە رووسیا ئومێدیەوەتە بە کومەکی سوخت غەرب ناچارکە پشتی ئەو نەپشتی ئۆکراین نەگرن نێوەنە ناوخۆیان بێژگەلەوە مدام ئەفحەگەل تازەیان بۆ نێرن وە داوتەڵەبی بەدبەختی بێکاری بێ ئایەندە جەمەکەنەوە لە دنیا و لە خودی ئوروپاش ئێنێرن بۆ ئەوێ گەرێکی ئەوە نەکردی شاید لەو ڕابتا بێ بەڵام بە نەزەر من یەک نوکتان لەو ڕابتا من باسکەم بایدن بۆچە تێ بۆ عەرەبستان ئەوە سوالێکە کە خراپ نییە ماریایکە مەسایکەین بایدن قەرار دە 15 ڕۆژتر 20 ڕۆژتر نادام لە گەلا بێت بەڵێ ئەم هاوڕێ ئیشارەی کرد بوو تو بووی بایدن ئیشارەی کردووە دێ باشە من تەفتیری خۆممە ئەمە یاێژم بایدن تێ عەرەبستان نزیکاتەوە بە ئێران نای بۆ تەفرەقە دروستکردن لە بینیانە چون ئێران ئەو باڵیە کە تەرەفداری ئەوە غەرب بە مماشاتیان بێ ئەوانە عەرەبستان بە قازان گیانە نزیکە بنەوەیەکەوە دوشمنی نەکردن تەکی ئیسرائیل بە قازان گیانەوە قەوڵ لە دراوە ئەنە بۆچی ئیجازار نەفت بفرۆشن باشە ئەی بۆچە تێ لە یەک زاویە و بە ئێران مەربوط نییە قسە لە یەک زاویەوە ئەمپریالیزمی ئەمریکا قودرەتی ها لە ئەرتەشیە ها لە اقتصادیە اقتصادەکەی متەکیە بە دولار لە دنیا فرەتر بە بۆن پوڵی نەفتەوە هەست کە هەموو معامڵەکان بە دولارن عەرەبستانە ئەو شوەرگەردەوری وەرکەنداوە هاتکەوە حەلکە بە بۆنەوە چی عەرەبستان لەم ماوە چگەلێکی نیشاندا پشتیبانی نەکرد لە جەنگی ئۆکراین و هەمتەک رووسیا چۆنە مناسباتی اقتصادی رووسیەش بە ڕوبلێکە بە دولار نایکە و یوانی چین ئەمانە خەتەرگەلێکە ئەمریکا لە ئستراتژی خۆیان قەشنگ تەشخیصیەدا بە باوەڕی من فرەتر بۆ واتکە و ئەو نایکە بە ئێران مەربوتە هەوڵەدەن ئەمانە دیاتر مذاکرە بکەن بە یەکەوە نزیکەوە بنەوەوانە جمهوری ئیسلامی بەرەو ئەوە ئەچێت ڕێحەلێتری نییە تەسلیم بێ لە بەرامبەر استراتژی و سیاسەتگەل ئەفری ئەمریکا بۆ ئەمە بتوانێت مەردم سەرکوتکە بەڵام دەرەقەت نایە بڵێ هاوڕێ وریە با جوابەکانتان بە کورتی بیچون پرسیارەکان بەڕاستی زۆرن زۆر سپاس بۆ ئەوەی کە لەگەڵمانە تەماسەگرن و پرسیارە نێرن زۆر سپاس بۆ دەستخۆشیەکانتانم بەنامە ئێوەیە ئێمە زۆر خۆشحاڵە بین کە بەشدار بن لە بەنامەکەمان هاوڕێ وریە پرسیارێک لە کاکوریە بۆ مەسئلەی ئاڵتێرناتیو ئێستا زۆر کەس و لایەن و تەنانەت دۆڵەتەکانیش تەلاشی بۆکەن دوای ڕۆخانی کۆماری ئیسلامی ئاڵتێرناتیو کیە یالانی کەم کێ شانسی لە هەموو کەس زیاترە ئەمە هاوڕێ ڕێباز لە مەریوان زۆر سپاس بۆ پەیامەکەت هاوڕێگیان ئەگەر سیارێک جامعە ئێران بەرەو انقلاب بڕێت دوو گرایشی ئەسڵی لە دنیا شانسیانەیە یەک گرایش لیبرالیزمە کە ئەرتەشێکی عەزیمێت پشتیبانی غەربێت بەنابەرین پوڵیەت بەنابەرین لە وەختی خۆیان ئەرتەش و قودرەت و ئەوانەیە هەیە بەشێکی سۆسیالیزمە کە کرێکار ها لە پشتی مردم زەحمەتکێشان لە پشتی ئازادی خوازانان لە پشتی و تەجروبەی شەڕی مەسەلەحانەشیان هەیە و نیەت تەنیا هێندە حیزبێکیان هەیە تەجروبەی شەڕی مەسەلەحانەتیان هەیە ڕەهبەرانی شناختەشودەی لە کوردستانە لانیکەم هەیە لە ناو خۆیانە کرێکاران ڕەهبەرانی ناسراوی ناوخۆیان هەیە ئەو مبارزاتە عەزیمە کرێکارانێکن هین نەفت هینی هەفتەپە هینی معلمین هینی بازنشستگان مردمێکە لە دژی بێ ئاوی ئەمانەتێنە بێ ڕەهبەر ناکرێ خۆوانە بەنابەرین ئەم سوسیالیزمیچە ئەو شانسی هەیە کە ڕەهبەرگەلێکی ناسراو بنە تەحویڵی جامعە بێتە پشتی لە دەورەی ئینقلابە ئەگەر بێت ئەم دوو گرایشە لیبرالیزم و سوسیالیزم لە دەورەی ضد انقلاب وەمانە بێ بەداخەوە احتماڵەنم سەڵتەنەت تەڵەب و ئەمانە بە قودرەتی غەرب و شتە بکەن بە شتێک بەڵام بە باوەڕی من هەروە کەوتم تالان گەریکیان جمهوری ئیسلامی ڕابگرن بە تەغییرات لەناو خۆیان بدەن وتە کورت بێ وایەتن زۆر سپاس پرسیارەکان دیارە زۆرە بەڵام هاوڕێیان ئێمە کلیپێکیان ئامادە کردووە هاوڕێ وریاگەر ئیجازە بن کلیپەکە ببینین و تینۆ بۆلاتان
با اعدام گل و قتل چکاور نمیتونی بترسونی کسی رو. قناری عمریه از توی زندون میخونه نغمه آزادگی رو. رجز میخونی از مرگ و مجازات، رجز میخونی از زنجیر و میله. تموم ترست از اینه ببینی که پروانه نمونده توی پیله. به ترس از من اون پروانه هستم. به ترس از من که آزادی صدامه. به ترس از من شب ترسوی بزدل که خونه اون قناری تو رگامه. به ترس از من اون پروانه هستم. به ترس از من که آزادی صدامه. به ترس از من شب ترسوی بزدل که جای خون اراده تو رگامه. به ترس از من، به ترس از من دیگه چیزی ندارم که ببازم. به ترس از من، به ترس از من میخوام با جرأتم رویا بسازم. دیگه آب از سر دریا گذشته، دیگه چیزی ندارم که ببازم. دیگه وقتش رسیده تا ببینی میخوام با جرأتم رویا بسازم. میخوام مردم بشم، قانون بپوشم، لباس رعیت و از تن درارم. میخوام تو خاک تاریخ سیامون نهال روشنایی رو بکارم. به ترس از من اون پروانه هستم. به ترس از من که آزادی صدامه. به ترس از من شب ترسوی بزدل به جای خون اراده تو رگامه. به ترس از من، به ترس از من دیگه چیزی ندارم که ببازم. به ترس از من، به ترس از من میخوام با جرأتم رویا بسازم. به ترس از من، به ترس از من دیگه چیزی ندارم که ببازم. به ترس از من، به ترس از من میخوام با جرأتم رویا بسازم. میخوام با جرأتم رویا بسازم. بەڵێ بینەرانی خۆشەویست، هەروواکە ئاگادارن ئەتوانن لە ڕێگەی مەسنجێری کۆمەڵە میدیا نێتوێرک و هەروەها شمارە تەلەفۆنێکە لە ژێر شاشەی تەلەڤیزیۆنەکانتانە دانراوە تەماسمان لەگەڵا بگرن و ڕێخنە و بۆچوونی خۆتان لەگەڵ ئێمە بینەرانی خۆشەویستمان بەحس بکەن. پرسیارەکان دیارە زۆرە، هیوادارم هاوڕێ وریا بتوانێت کە بە کورتی جوابی هەموو پرسیارەکان باتەوە. هاوڕێ وریا سەنێئی کە پرسیاری ئەوەڵی نردبوو، پرسیاری دووەم نووسێ پرسش دوم اینه که چه باید کرد کارگران رسمی نفت و گاز هم به اعتصابات اخیر کارگران بپیوندند؟ ڕێکارێک ئەنجام ئەبڕێتە ناو شۆڕش، ئەوە تەنها ڕێگەیە. لە حاڵەتی عادیە وەختی جنبش متالباتیە، ئەوان ئەو متالباتی کرێکارانی پەیمانکاری و پرۆژەیان نییە.
متطلباتی ئەو پەیمانکاری گەلەکە ئەرکان تالەتیان پێژن ئەمنیەت شغڵی باشتریانە لە قەراردادیەکان نیەتیانەوە ئەوان وەزعیەتێ مناسبیان هەیە تایبەتیە وەختێک بدانن سەفی ئەلعان دوو سەف لە بەرابەریەکانێتە مردمن لە بەرابەر جمهوری ئیسلامیە وەختی زانیان سەفی مردم خەریکە پێشڕەویە کاتوەڕێ تێن بە باوەڕی منەوە دوا عمومیکە منێ لەمە بەڵام بە تۆ مشەخەستر ئەبێ ڕەهبەرانێک ئەلعان مبارزاتی کرێکانی پەیمانی نەفت هینەکەن ڕەهبەریەکان جوابەنەوە خۆ ئەوان وەزعیان نسبەت بە مابەقی کرێکارەکان تر باشترەوە بۆیە هێشتا ئەوە نین لە زەخت و فشارەکە دەست بن بە احتیساب کاتێکە فشاریش بۆ ئەوان هات کاتێکە شرایطی چه اقتصادی و چه بێداشتی ئەوانیش ئەگەر خراپبوو ئەوانیش قەتعاً خۆیان خودکار پێویستە بن بە مابەقی کرێکاران ئەو قسەتە دروستە بەڵام لە بیرمان نەچێت لە عین حاڵە کەرامەتیش مهمە ئەمانە هاوسای یەکترینیچن وەختێ تۆ پشتیبانی نەکەی لە ئینقلاب لە ناو مەحەلەت و ناو کەسەکانیشتا بەدناو دەرەچی کەرامەت مهمە بەنابەرین وەختێکە ئەم مبارزە بڕێتە بەرەوە حتا ئەگەر وەزیشیان باش بێت لە زەمان شاب پوڵی کرێکاریان دیا کرد ئینقلاب قەویتر بووە بەنابەرین کەرامەتی کرێکار لە حەد مهمە ئەوە تاثیرەکە ئیسە پێم وانە بێ بتوانێت جمهوری ئیسلامی ئەو کارە بکات چۆن خۆی زانێ ئەگەر یەک قەدەم بەرەو دوا بچێ ئەوە تەسلیمی ئەم شرایطە کە کرێکاران و خەڵک هێنایە بۆی یەک قەدەم بەرەو دوا بچێ خەڵک دوو قەدەم بەرەو پێشە چن بۆیە پێم وانە بێ ئەو ڕیسکە بکە تۆ وەکو ڕژیم وەکو نێروێکی عاقڵە بینی بەڵام عاقڵیش خۆنین نەتوانیشت با بکەن پرسیارێکترمان بۆ هاتووە تێ بژین بۆ بەرنامە جوانەوە بە جێگەکەتان زۆر سپاس هاوڕێوریە ئاماژەی بە هاوکاری ئەحزاب و سازمانەکان کرد بۆ ڕووخاندنی جمهوری ئیسلامی لە هەر نوع و جۆرێک بن کۆمەڵە چه هەنگاوێکی هەڵگرتووە بۆ ئەم ئەمرە و بەدیل چاکردنی داهاتوو کە گۆرەترین دڵسەردی جەماوەرە لە نەبوونی بەدیل و هاوەهانگی لە ڕووخاندنی کۆماری سێدارێ سپاس و ماندوونەبوونی کردووە هاوڕێ شۆڕش لە فەنلاند زۆر سپاس هاوڕێ شۆڕش بەڵام هاوڕێوریا توانێت جوای پرسیارەکەتان باتەوە ئێمە هێشتا ئاماژەمان بەو پرسیارە کە ئێوە پرسیتانە نەکردووە هێشتا ناوی کۆمەڵەیەوە یانکە ئەبێ چی بکەین و بەدیل چی بێ نەمان کردەوە بەڵام هاوڕێوریا ئەگەر زەحمەتی من بە کورتیەوە بێژم کۆمەڵە سازمانی کوردستانی حزبی کۆمونیستیارانە حزبی کۆمونیستیاران سیاسەتی ئەوە بووگە کە هەموو نیروگەل کۆمونیست لە دەوری یەک دەمۆکاتەوە بەتایبەت کۆمەڵە بە تەور مشەخەستر لە کوردستان هاوکارە بکە ئەوەی کردووە ئەوە ئەعلامی کردووە چەندین جار لەسەری چووە قەتنامەی داوە لە کۆنگرێس ئاخری خۆیدا بەڵام یەک نوکتە هەیە ماوەی 30 ساڵە زدیەتە حزبیەتە لەسەر بورژوازیە و تەقویەت بووگە لەسەر ئیمپریالیستەکان و تەقویەت بووگە زۆرێک کۆمونیستن متشەکل نین ئێمە ئەمانە بە تایبەتان لە ناوە مانە سینگ بە سینگی جمهوری ئیسلامین ئێمە ئەبێ ئەولەویەتمان ئەمانە بێت ئەو بۆ معنیە نیەتە ئەحزاب بووین و ئەوانە نەیەکەین ئەلعان ئەحزابێکی چەپەن لەسەر قسەگەل درۆیەک نیرویەکتر لە دژی ئێمە چگەلێکیان داوە کە ماوەیەتر متمەنم خۆیان خەجاڵت دەکێشن بەنابەرین ئێمە تەرەفداری وەختێک ئێمە تەرەفداری هاوکاری و ئێتلافین حتا تەک بورژوازی کە لە بەرابەر جمهوری ئیسلامی ئاوێتێ بەو ئەنازە کە لە بەرابەر جمهوری ئیسلامی ئاوێتێ بە حفزی ئوسوڵی خۆمانەوە دەیبوو چۆن تەک چەپانایکەین بەڵام چەپتێ لەسەر کەلیمە و لەسەر هین و ئەوانە خەوارێ مشکمانەخوا لاخری چە خۆیەوێتە بە عیس تێکشکانی وحدەتەکە و ئێمە ژەکار دەمۆقاتر چۆن خۆی مقدەتە هیچ وەخت ئیشتبا ناکە ئەبێ ئەم وردە کاریگەلە لە بەرچاو بگیرن سیاسەت عمومیمان هەر هەمچنان طبعاً بەر وحدەتە و نێوی ئەسڵیچمان ئەم کۆمونیستگەلە و ئەم نیروگەلە و چ متشەکلەکەی چ غێر متشەکلەکەی بەڵێ هاوڕێوریا پرسیارێکترمان بۆ هاتووە بەڵام بەلەوە پرسیارەکە بکەم بۆ خۆم پرسیارێک پێش هاتووە هێزی چەپ و کۆمۆنیست ئیسە بە ئامچە ئەوانە لە ناو ئێرانن وەچە ئەوانەیە کە لە دەرەوە ئێرانن ئەبێ چی بکەن کە هێز و قدرەت بەدەست بێنن بۆ ئەوەی کە ئێمە بەرەو ئەهدافێک نزیک کاتەوە یانکە
خەڵکی کە چەپن و لە ئێرانن ئەبێ چی بکەن بۆ ئەوەی کە نزیک بنەوە بۆ ئالتەرناتیڤێکە بۆ داهاتووی ئێران لازمە. ئێمە مەگەر ناژین حزبی کۆمۆنیستی کرێکارین. کرێکارەکان مبارزاتێک کە لە 43 ساڵی ڕابردووە تایسە کردویانە گەیاندگیانە بە نقطەگەلێکی زۆر تایبەتی. ئەم مبارزاتە تەجروبەیاتیان مەسەڵەن لەناو معالمەکانە تۆ ئەوێنێ هەم ئینقلابی ترین کەسەیە هەم کەسگەلێکە محافزەکارن وەلێ بە یەکەوە کارەکەن و بزوتنەوەیکی گەورەیان دروست کردگە لە ئێرانە. ئەو هاوکاریە ئەمە فێر بینەوە یەکێ لە شتگەلێکە بە نەزەر من ئێمە تەقوێتەکە دەست هەڵبگرین لەم وشکەندیشیە، دەست هەڵبگرین لە سێکتاریت، دەست هەڵبگرین لەوە حزبی ئێمە ئەوە و حزبی ئێمە ئەوە حزبی ئێمە ڕێ قودرەت بگرێ. قودرەت ئێمە نایگرین نابێت کۆمۆنیست بێتە حاکم ئەبێ مردم بنە حاکم. ئێمە دەسەڵاتداری شۆرایی بەرنامەمان داگا شەورا مردم کاریگەر ئەمانە نییە بکەی مردم باوەڕۆ پێکەن چون قودرەتی ئێمە هیچ تر نییە بێژگە لە مردم لە کاریگەر زەحمەتێش. ئەمما سیاسەتەکانمان بەرنامەکانمان ئەوانە ئەبێ ئەوانشە ڕۆشن بێت سەبکارمانەشێ دروست بێ بە باوەڕی من بەرنامە و سەبکار وشتمان باشە هین بەرنامە و ئێستاتژیمان ڕۆشنە ئێمە هەر دفاعی دەکەین ئەمە سەبکارمانشە بێبوو پێبێت. بەنابەرین سەبکارت بهبوو تێدا یانە چی یانێ فروتەنبی لە بەرابەر مردمات لە بەرابەر دوشمنە قاتع بێ بووگینیتر گیانمان لەدەست چەند هەزار ڕفێقمان گیانی لەدەستدا بۆ قاتعیەتی لە بەرابەر دوژمنە. ئەوانە تەقویەتمانەکات کە دوشمن باش بناتین دوشمن ئەمپریالیزم ئەمریکا باش بناتین سیستمی اقتصادی دنیا باش بناتین مبارزاتی کرێکاری دنیا باش بناتین ئەمانە معرفیکەین تەئثیراتیمانەوە ئێرانە ببینین. کرێکاری ئێرانی ئیمڕۆ هەمیشە ارتباطی بووگە هەر بۆیە جمهوری ئیسلامی توانێت دوو دانە سندیکالیستی گەورەی فەڕەنسەوی هاتکەن خۆشناوترین و معتەبەرترین کەسگەر وە خانمی کۆلێر و هاوسەرەکەی دیداریان هێتە کەسێلێکە کە چون لە فەڕەنسا دیداریان بووگە وەکو سندیکالیست وەکو کرێکار سوءاستفادەی کردگە لەمە بۆ پەروەردەسازی بکە لە دژی معالمەکان لە دژی کرێکارەکان لە دژی ڕەزا شەهابی. بەرابەرین ئەبێ ئەم کارگەلە بکەین و لە ئەم قاتعیەت لە بەرابەر دوژمنە انعتاف لە بەرابەر دۆستە. بەڵێ زۆر سپاس هاوڕێوریا بینەرێک پەیامێکی نردۆ نووسیە ئەگەر ئالتەرناتیڤ بۆ نمونە سەڵتەنەت تەڵەب یا جەناحێکی تری ئۆپۆزیسیۆنی ڕاستیا سەر بە ڕێژیم بێت بەرەو چەپ دەبێ بەرەی چەپ دەبێت چی بکە. بینەرێکتان لە سەقز زۆر سپاس هاوڕێگیان وتی ئەگەر ئالتەرناتیڤ بۆ نمونە سەڵتەنەت تەڵەبێ بەرەی چەپە بێ چی بکە یاددانێک لەو ڕاستانە بێت. سەڵتەنەت تەڵەب فقط ئەتوانێت لە وەختێکە انقلاب نەکردێ مردم بەدیلێکیان نەوێ نەومید بن لە ماڵەکان خۆیان ناوە نەتانەوێتە بەدیل لەنا سەڵتەنەت دەورەی چووگە سەڵتەنەتین دەورەیەکە کە دیکتاتۆری لە ئێرانە حاکم بووگە و هەر هاتکە تا وەختێکە سیستەم سەرمایە جوانەکانی خۆی نیشان نەدا لە دەورەی ئەمیر کەبیرەوە بەڕۆمدا ئەنە بە شۆنەوە انقلاب مەشروتا کردێت یەواشیواش سەڵتەنەت گەرێکە بێمعنی بێتەوە بۆیە ئینگلیز زوو تێ سەڵتەنەت ڕاگرێ و قوڵدرێکی وەکو ڕەزاخان تێرەیە کاتە پاشا کابرایکی بێکارە فقط نظامێکی عادی بووە قوڵدری ناو مەحەلەکەی خۆیان بگە لە جنوب تارانە ئێکاوە پاشا و دیکتاتۆریەکە ئەو ڕایگرتووە بورژوازیێرانە ئەو ڕایگرتووە سەڵتەنەتین ئەمانەتە ئەوە دەورەی نییە چونکە ئێران بە درستی تۆ ئیشارەت کرد بەراو انقلابەتەی دەورەی ئەمانە نیە حتا قوڵ بڕین بۆ شتەکە ڕابەتەی سەرمایە کەها لە دەست سەڵتەنەت تەڵەب و جەماعەتوانە فرەتەرسەکە ئەمریکا گرێ خواردوە تەکێنە ئێرانە هیچ هێنێکیان تەکێمان نییە. بەنابەرین وەلێ ئەگەر ئەحیانەن وەضعیەتێ وا بێتە بەرەو کە ئەوانە بتوانن بەدیل وەضعیەت بشێوێت و بێتەوە دیل ئێمە چیمان کرد لە کوردستان بەخی مردمە ئێرانی شەشێ وا بکەن لەوێت چەکدارانە لە بەرابەریان نەبێت. بەڵێ هاوڕێکیان نووسە پرسیارێک لەلایەن بینەرێکە نووسە دەتوانین بڵێن شۆڕشی داهاتوو
شۆڕشی برسیەکان یا شۆڕشی نانە یاک و گۆڕانکاری یا قیامێک دەبێت لە نوعی ساڵی 57 31 لە بۆکان. زۆر سپاس بینەری خۆشەویست هاوڕێ وریاگیان. شۆڕشی برسیەکان ئەزانی چۆنە هەژاری معلومە هەژارەیە توانێت هەم بێتە بەعی سەرکوتوب نەومێدی و ئەنفعال و ئەوەی کە منیان بمێنێ بە شتێک و بمرێت یەواش یواش برسیەتیاتانێ وابێ ئیمڕۆ کرێکاری نەفت ئەو کرێکاری نەفتەت یا تێ مبارەداکە ضرورەتەن ئەوە نیە ناتوانانی خۆ تامینکە بەشێکیان حقوقەکانیان کافیە بۆەوە جیهانێکی مەمرە و مەژی بارحاڵ بمێنن. شۆڕشی برسیەکان بە نەزەر من ئیسلاحێکی غەڵەتە. شۆڕشی کرێکاریە شۆڕشی کرێکاریە کرێکاران لە ڕەعسی توا ئەو کەس گەلابن ئاخر وەختێک ئێژێ نان کار ئازادی نان کار ئازادی ئازادی ئەمانە بوو فقط نان نایکەن خۆ بۆ ئازادی چێکەن لە دژی دیکتاتۆرین شۆڕیان گەرەکە دموکراتیک پرۆلتریان گەرەکە لە دژی دموکراسی درۆینەی بورژوازین. من پێم وانە شۆڕشی داهاتوێران شۆڕشی برسیەکانە حتا شۆڕشی ژنانیش نییە بۆ معنی ێژن شۆڕشی کرێکارانە بە ژن و پیاگە شۆڕشی ئەو ژنانە ئازادی خوادی گەلیسەتە کە ئەڕۆ نەژێ ڕەهبەری و هێژێمۆنی کرێکار هێژێمۆنی بە معنی تەحمیل نییە داسەپاندن نییە بە معنی ئیقناع. هاوڕێ وریا کاتمان کەمە پرسیارەکان زۆرە بینەرێک پەیامی نردووە نووسیە درود بەرکانی مۆجری و فەرێدون نازری مهمانی برنامه امروز. درود هاوڕێگیان نووسیە روز پیشمرگ کۆمەڵێ را به شماها و نیز به خانواده جانباختگان و تمام پیشمرگان کۆمەڵێ و حزب کمونیست ایران تبریک عرض می‌نمایم. پیشمرگ کۆمەڵێ از منفعت شخصی خودش گذشت و صرف مبارزه طبقاتی و خوشی و برابری برای همه انسان‌ها کرد. اردوگاه کۆمەڵێ و حزب کمونیست فقط یک اردوگاه نیست، تک به تک اعضای آن در دل مردم ایران و کردستان جای دارند. بینەرێک لە سەقز. زۆر سپاس بینەری خۆشەویست سپاس بۆ پەیامە جوانەکەت. ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵەیەک لە ئێوە پێرۆز بێت. پەیامی ترمان بۆ هاتووە نووسیە بینەرێک ماوەی زیاتر لە مانگێکە هێزەکانی ڕژیم لە شاری شنۆ پیرانشار بەتایبەت لەسەر سنوور جەموجۆڵی زۆر و بەردەوامیان هەیە هێز دەنێرن. هۆکاری چییە؟ بڵی نیگەرانی فعالیەتی هێزە سیاسیەکان بن یا دەیهەوێ نەمایشی قدرەت بدات. ئەلبەتە جۆڵەوهێنانی هێز لە ورمێ زۆر زیاتر لە جارانە ئامانج لە شنۆ. زۆر سپاس ئەو پرسیارە چون کاتمان کەمە. پرسیارێکی ترێکمان بۆ هاتووە نووسیە کاک فەرێدونی عزیز به نظر ما کارگران تشکیلات کۆمەڵێ و حزب کمونیست ایران با سیاست و برنامه با حزب‌های سیاسی کردستان ایران به ویژه چپ‌ها و کمونیست‌ها باید در ارتباط باشند. اما متاسفانه با برخی از چپ‌ها و کمونیست‌ها با حرکت غیر علمی و غیر سیاسی پیش می‌روند و جای باور و اطمینان نیستند. آیا کۆمەڵێ و حزب کمونیست ایران باید با این مشکل چه کار کنند؟ بینەرێک لە سەقز. زۆر سپاس هاوڕێ وریاگیان کاتی بەنامەکەمان زۆر کەمە پرسیارەکانی جاوا هەر تێت کۆمەڵە بۆ ئەو کەسکەلە کە هەناو سەفی انقلابە هەناو سەفی تجارەتی تەک جمهوری ئیسلامیە ئیقناع ئەوە تەنها ڕێگەمانە تەوضیح و ئیقناع و ارتباطات بە ارتباطی شخصی بە سەردان بە نووتین ئەوانە لە بەرابەر دوشمنە هەست کە شمشێرمان هێنا بەنابەرین ئیقناع بۆ ئەوەش کە جمهوری ئیسلامی هاتکە لە کوردستان لە دژی عێراق بە یەک معنی ممکنە بێت چونکە ئەوە سەدریەکانیش لە پارلمان چوونە دەرەوە جمهوری ئیسلامی کە بێژێ فشارێکی عەزیم لە عێراقا بەم بۆنەوە قدرەتمایی لەو ڕابتە بەڵام ئەساسەن لە دژی مردمە خامنەی وەختەی ئێژێت سدا و سیمایش خەتایەکرگا ڕەسانەکان خۆشمان خەتایەکرگا کەلیان پانەوەکەن معلومە تەک مردمایکە تایتە چیان کردووە ئەمەش تونەکەنە ئەوە لەو ڕابتات کوردستان میلیتاری دەست بەڵام شۆنێکە میلیتاری دەست
معلمەکەی گڕۆژێتە بەر یەخەتە گرێ معلمەکەی لە سنا کە میلیتاری دەست کوردستان بەمانیەوەی کەسە گەنجترین بێڕەحمترین و ماهرترین باجۆکانیانە لێرە دەرەقەت ناین ئێنێرن بۆ تاران دووبارە بەنابەرین گەلێکیان نامە تەقویەتکەن بە نەزەرمە لە دژی مردمەوە. بەڵێ هاوڕێ وریاوا دیارە ئێمە کاتی بەنامەکەمان تەواوە ببورن بۆ ئەوەی کە نەمانتوانی جوابی پرسیارەکانتان بدەینەوە هیوادارم لە بەرنمەیەکی تر بتوانین وەڵامی پرسیارەکانتان بدەینەوە. زۆر زۆر سپاس هاوڕێ وریاگیان زۆر خۆشحاڵ بووم کە جارێکی تر بەڵام ئەمڕا لە بەشی کوردیە میوانداری ئێوە بووم و زۆر زۆر سپاس بۆ ئەوەی کە تا ئێستا بینەری بەنامەی ڕاستەوخۆی ڕاوێژ بوون. زۆر زۆر سپاس بۆ پەیامە جوانەکانتان بۆ ئەوەی کە پرسیارەکانتان لە ئێمە پرسی وادارم جوابتان وەرگرتە بێتەوە. زۆر خۆشحاڵین کە تا ئەم کاتە لەگەڵ ئێمە بوون تا هەفتەیەکی تر و ڕاوێژێکی تر. زۆر سپاس و بۆ ئەوەی کە لەگەڵمان بوون و تا دیدارێکی تر و هەفتەیەکی تر ماڵاوە.